بەداخەوە بۆ ماوەی چەند ساڵێکە هەردوو وڵاتی ئێران و تورکیا ڕۆژانە بە بەردەوام هێرشەکەنە سەر هەرێمی کوردستان بە هەموو جۆرێکەوە بەڕاستی ئەمەش ئەبێ حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراقی لەمە ئاگادار بکرێنەوە و هەڵوێستیان هەبێ بۆی جارێکی کە ئەم وڵاتانە بە ئارەزوی خۆیان هجووم نەکەنە سەر هەرێمی کوردستان. بابەت و هەر کێشەیەکت هەیە لە ناوخۆی وڵاتەکە تا ئەتوانی بە گفتوگۆ و داوا لە UN بکەیت داوا لەو کەسەی بکەیت کە باڵادەستە لەو شوێنەیە نەک بەو شێوازە بە بەردەوام خەڵکی ئێمە ئەکرێ بە ئامانج ئەبینی ڕۆژانە لەو سنوورانە خەڵکی ئێمە بەڕاستی ژیان لەو شوێنانە زۆر زەحمەت بووە. کوردستانش خۆی پاش چەند ساڵێک ئاوادانکردنەوە ئەبینی خەڵکی گوندەکان گەڕاونەتەوە، بەڵام لەم چەند ساڵی دواییە بە بەردەوام هەردوو حکوومەتی عێراق و ببوورە ئێران و تورکیا بەردەوام هێرشەکەنە سەرمان. بۆیە داواکردن لە حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراق وەکو فشارێک بخەنە سەر ئەم دەوڵەتانە جارێکی کە بەم شێوازە بەردەوام نەکەنە سەر هەرێمی کوردستان. بەڕاستی هەرێمی کوردستان بۆ بە هەروە بڵێن بووە بە زەحیەک لە بینی ئەم وڵاتانە بۆ حسابکردن و تۆڵەکردنەوە لە یەکتردا. بۆیە ئەکرێ وڵاتان ئەوانەی کە ئەمڕۆ باڵادەستن لە جیهاندا بتوانن فشارێک بخەنە سەر ئەم وڵاتانە بە تایبەتی تورکیا و ئێران جارێکی کە بەم شێوازە هجووم نەکەنە هێرش نەکەنە سەر کوردستان. تایبەتی ئەمەی تورکیا زۆر گرنگە ئێمە نەک بە هێرشەکانی بگرە ئەو بە سیاسیەن ئیش دەکا لەسەر کوردستان. بۆیە ئەبێ ئێمە زۆر وریابین هەرێمی کوردستان پاش چەند ساڵ توانوێتی ئەم ئەقلیمە ئەم هەرێمە بچووکە بپارێزیە و دروست کاتەوە. بەڕاستی ئێمە ئەمە ئایانەوێ وەکو دەوڵەتی عوسمانی کە هاتنی بۆ هەموو وڵاتان داگیرکردن سەرەتا لە هەرێمی کوردستانەوە دەست پێ بکە. بۆیە ئێمە دەبێ ئاگاداری زۆر وشیارانە زۆر وریانە تەعامل لەگەڵ ئەم هێرشانەی تورکیا بکەینەوە، هەم ئێران هەم تورکیا، بۆی نەتوانێت جارێکی کە ئەمانەی کە لە مێژووە ڕوویان داوە کە خاکی کوردستان بۆ بە گۆمی خوێن و بۆ یەکلاکردنەوەی کێشەکانی وڵاتان لەسەر خاکی هەرێمی کوردستان. هێرشەکان بەڕاستی ناحەقیە و بەڕاستی پێشمان ناخۆشە و یانەشیان ئەەکەی بە هەموو شێوە. ئێمە وەکو کورد هەزارەها دوشمنمان هەیە، ئەوەنە دوشمنمانەوەنە دۆستمان نیە. خەڵک ئەبێ یەگردوو بێ، هەڵبێ ئەم حیزبانە باوشکەنە یەکا دەستکەنە ملی یەگردوو بن، برابن لە بین یەکا دوشمناتی بەکار نێرن. ئێمە غەدرمان لێکرا، ئێمە بەڕاستی بتێونەتەوە ئەو غەدەی لە کورد کریا لە کەس نەکریا. فەرمو ئەمەکی ماباران لە هەر شوێنێکە لە ئەم کوردستانە شتەقێ لە هەر شوێنە بکرێ لێرە زەرەرێ بۆ ئێمای. ئەرە وەڵاشێ داواکەم لە ئەم سەرۆکانەی خۆمان داواکەم لە هەمویان یەک بوون باوشکەن بە یەکا هەموو شتەکان بخەنەوە لاوە بەس ئەم کوردستانە پارێزن، ئەم هەرێمە بپارێزن. دوشمنمان زۆرە، دوشمەکانمان هەم ئێرانە، هەم تورکایە، هەم سووریایە، هەم حتا عێراق دیانی پیامان شای پێمان هەڵایە کە بزانێت ئێمە کوردێکی سەحی مافی خۆمانێ. ڕۆژانە ئێمە تۆ بارانەکرێن لە هەموو لە قۆڵێکەوە ئەوە مەترسی دیارە فەرموو چەندین گوند تا ئێستا خاپور کراوە چۆڵ کراوە. ئەمە بە بۆ یەکێک گەڕێتەوە چی ها یعنی ئەوە سوور نەزانین یعنی غەدرمان لێکرێ. بەڵام ئێمەی ملەتی کورد ئێمە پاڵپشتیمان نییە بڕوا کە بەس خوای گەورە ئێمە پاڵپشتی نەتەوەی کوردە. ئەگەر نانیە ئێمە با خۆمان بە هیچ دەوڵەتێکەوە نەبەستین، خۆمان بە هیچ دەوڵەتێکەوە نەبەستین. ڕاستە لەسەرەوە دۆسی تۆیە، بەڵام لە بنەوە دوو پشکێ پێێتەوەدا. بەڕاستی ئیمڕۆ نییە ئەو دژایەتی ملەتی کورد دەکرێت. ئەوە چەندین ساڵە ئێمە زیاتر لە 100 ساڵە ئەم کوردەتی ئەکۆشێ کەوا ئیمڕۆ ئەو ئەزمونەی بەدەستێناوە عنی وا ئەکەن ئەو ئەزمونە ئەو هەرێمی کوردستانە یعنی بە یەک جا بفۆتێ بوونی نەمینێ. ئەجا زۆر پێویستە ئێمە ئیمڕۆ یەکگرتوو بین، گەلی کورد هەموو یەک بێ، هەموو یەک دەنگ بێ، هەموو یەک ڕنگ بێ، هەموو یەک کەلوێز بێ. ئەوە سەربەرزیە بۆ خەڵکی کورد، بۆ خەڵکی بە شەرەف ملەتی کورد. بەڵێ ئومێدەوارم ئیمڕۆ حیزبەکان دەستکەنە ناو دەستی یەک بە یەک دروشم عینیە بۆ گەلی کورد. بەڵێ خزمەتی ملەتی کوردی خۆیان بکەن، دژایەتی نەمێنێ. ئەوە زۆر مهمە. ئەمە خۆ پێشادا ما کردو دژی ئەو بردمانەکەەوە بوەستێ یعنی ماوە ئەوەستێ، بەڵام دووبارە دەست پێکرێتەوە، بەڵام ئومێدەوارم دەمانانەکە کەوا ئەم تۆ بارانەش ئەگە تورکیای ئەگە ئێرانە یعنی ڕایگرێن. بازیاتی خەڵک
نەبێتە قوربانی دەستی ئەوان.